قۆناغێکی نوێی دەستگیرکردنی تۆمەتباران لە پرسی گەندەڵی دەستی پێکردووە. على وفق قرار مجلس الوزراء فەرمانی دەستگیرکردن بۆ ئەحمەد ئەسەدی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە حکوومەتەکەی سوودانی دەرچوو. ئەبوو مازن پارێزگاری پێشووی تکریت کە هاوکات ئەمینداری گشتی حزبی جەماهیری نیشتیمانی بوو دەستگیر کرا. داواش لە سەرۆکایەتی پەرلەمان کراوە پارێزبەندی لەسەر چەند پەرلەمانتارێک هەڵبگرێت تا وەکو ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. چاودێرانی دۆخەکە پێیان وایە لێپێچینەوە لە مەلەفی گەندەڵی پێویستی بە چەندین ساڵی دیکە هەیە چونکە هەموو جومگەکانی دەسەڵاتی گرتووەتەوە. بێگومان لەوانەیە بە ساڵ دو ساڵش تەواو نەبێ چونکە ژمارەکە زۆرە، پارەکانی کە دەزراوە زۆرە، ئەوانەی تێوەگلاون لە کەسانی ئێستا بچووک دەرکەوتووە تاکە ئێستاکە کەسانی گەورەتر کە ئەگەر تێک تۆزە مەلەفەکان هەڵبدێتەوە کە تۆزە هەوڵەتە بدرێ سێر ئەکەی ئەم پارەی کە ئێستا گیراوە هیچ نی لەسا ئەوانەی کە براوە. زۆر جار لە پرۆسەی دژایەتی گەندەڵیدا دەگوترێت تەنها ماسیە بچووکەکان پێوە دەبن، بەڵام ئەوەی ئێستا بە واقعی دەبینرێت ماسیە گەورەکانیش ئامانجی ئۆپەراسیۆنەکەن. لە تەسەوری خەڵکدا نەبوو دەسەڵات دەست ببا بۆ وەزیر و کۆمەڵێک گەندەڵکاری لەسەر ئاستێکی باڵای حکوومەتیان لەسەر ئاستێکی مامناوەند ئەمەشە وەکو دەستکەوتێکی تەکنیکی حساب بکرێت کە ئەتوان بڵێن بڕێ پارە ئەگەڕێتەوە بۆ خەزینەتی وڵات لە کاتێکدا گەندەڵی لە وڵاتە وەکو تۆڕێکی سیاسی لێ هاتووە بنوڕکردنی زۆر ئەستەما. تا ئێستا 210 کەس لە پرۆسەی بەگژداچوونەوەی گەندەڵیدا دەستگیر کراون. سەرۆک وەزیرانیش جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە پرۆسەکە بەردەوام دەبێت. ئەو دەستگیرکردانە هەڕەمەکی نین، بەڵکو و پەیوەندی ڕاستەوخۆیان بە لێکۆڵینەوەکانەوە هەیە. لەگەڵ ئەو فەرمانە دادوەریانەی کە لە دادگای باڵاوە دەردەچێت لایەنی جێبەجێکار کە بریتیە لە حکومەت ئەوە جێبەجێ دەکات کە لە دادگاوە بڕیاری لەسەر دەدرێت. گرنگترین قۆناغەکانی ئەم پرۆسەیە لە کۆتایی مانگی حوزەیران دەستی پێکرد کاتێک هێزە ئەمنیەکان لە ئۆپەراسیۆنێکدا 47 کەسیان بە تۆمەتی تێوەگلانیان لە مەلەفی گەندەڵیدا دەستگیر کرد. وەزارەتی دارایی عێراق ئاماژە بەوە دەدەن تا وەکو ئێستا نزیکەی 145 ملیۆن دۆلار و 500 کیلۆگرام زێر گەڕێنراوەتەوە بۆ گەنجێنەی دەوڵەت. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.